سندیکای پارێزەرانی کوردستان بە بڕیارێک لە 18 مانگی ڕابردوو 6 پارێزەری سزادا وەک ئەوەی لە نووسراوەکەدا هاتووە. هۆکار لەو سزادانە نووسینی کۆمنت و پروپاگەندە بووە. ئەم بڕیارەی ئەنجومەنی سندیکای پارێزەران لە کاتێکدایە ماوەی 6 ساڵە ماوەی یاسایی ئەو دەستەیەی سندیکای پارێزەران بەسەر چووە. ئێوانش ماوەکان بەسەر چووە لەبەر ئەوەی ئەوان لە 2013ەوە هەتا ئێستا ئینتخابات نەکراوە، لە 2019ەوە تا ئێستا کاربەڕێکەرن. ئەوە زیاتر تقریبان لە 5 ساڵ دەچێت تا ئێستا کاربەڕێکەرە. نەمزانی یعنی بەو ماوە دوو درێژە کاربەڕێکەر بی و بشتوانی ئەو هەندە بەجەریانە بڕیار لەسەر چارەنووسی پارێزەران بدەی، نامبڕاویان بکەی، ئۆ بڕینیان بکەی. لەبەر ئەوەی ئەوە چیە پارێزە کۆمێتێکی نووسیە. ئەمە برادرم کۆمێتێکی نووسیە لەسەر کۆمێتی برادرێکی پێنج مانگ و 29 ڕۆژیان ڕاگرتیە بەڕاستی کارە ساتە. هەر لەبارەی کێشەی پارێزەرانەوە پارێزەرێک ژمارەیەک بەڵگە و دیکۆمنتی لەگەڵ خۆی برد بۆ پەرلەمانی کوردستان و لەوێشەوە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی کرد تاکو ڕێبگرێت لەوەی چیتر کەس لەسەر ئازادی ڕادەربڕین سزا نەدرێت. ئێمە 6 پارێزەرین سزادراین لەسەر کۆمنت وەکو بیانوو، بەڵام لە ڕاستیدا سندیکای پارێزەران وەکو بڵێ حەق دەچی لە دڵ بووە بەرامبەرەمە. لەبەرەوەی ئێمە داوای یاسامان کردووە، داوامان کردووە هەڵبژاردننی سندیکای پارێزەران بکرێت، چونکە 8 ساڵە نەکراوە. کۆنگرەمان کردووە لەبەردەم دادگای هەولێر. سندیکای پارێزەران لێرە بیانووی لەمەر گرتووە کە ئێمە کۆمنتمان نووسیەوە لەسەر کۆمنتی زۆر بەسیط. پارێزەر هەیە 6 مانگ ڕاگیرایە، هەیە 3 مانگ ڕاگیرایە، هەیە سزای وەرگرتیە، هەیە ئاگادار کرایتەوە تەنها لەسەر کۆمنتی. کۆمنتەکەش کۆمنتێکی زۆر ئاسایی بووە. بۆیە ئێمە ئیمڕۆ هاتینە پەرلەمانی کوردستان، پەیامی خۆمان بە سەرۆکی پەرلەمان گەیاند، ئەویش هامشی خۆی لەسەر نووسی ناردە لای لیژنەی پەیوەندیدارەکان، لیژنەی سکاڵا و پەرلەمان داوای بەدواداچوونی کرد بە زووترین کات و وەڵامیش بدرێتەوە. هەر لەبارەی کیسی سزادانی پارێزەرانەوە سندیکای پارێزەران ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە تیایدا هاتووە چەند پارێزەرێک بە تۆمەت و قسەی نەشیاو هێرشیان کردوتە سەر سندیکای پارێزەران و سەرۆکی سندیکا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.